تەماشانازیان پێوە دەکەین و خوا پاداشتی ئەو خانەوادە بداتەوە و ئینشاڵڵا جێگەی هەموو ئەوانش بەهەشتی پان و بەرین بێ. بەڵام بەڕاستی من پێم وایە دەبێ حکومەت ئیجراعاتی پێویستی سەربازی بکات لەم ڕوانەوە. ناکرێت هەر جارێکی لە هەر پەلامارە دانێکدا ئێمە کۆمەڵێک شەهید بدەین، کۆمەڵێک مەسەرەن خەڵکی چاک و باش و پاک ببنە قوربانی. بۆیە بەڕاستی من لەم ڕۆوە حکومەت بەکەم تەرخەم دەزانم ئەوە جارێک نی و دوو جار نی و سێ جار نییە ئەم شتان دووبارە دەبێتەوە و پێویستە حەقەتەن چی پێویستە لە ڕووی سەربازیەوە، لە ڕووی پرچەکردن، لە ڕووی مەشق پێکردن، لە ڕووی هەر شتێک کە پێویستیان پێ دەبێت بۆی کە بەرگری لە خۆیان بکەن. پێویستە بۆیان کە کەم پێم وایە لەم ڕوانەوە لە جیاتی ئەو هەموو زرێ پێوەش و تانک و ئەو هەموو خەرجێک کە خەرج دەکرد لە هێندێک بەرپرس و لە هێندێک ڤێلا و لە هێندێک خۆ قایمکردن ناو شارەکان بێن ئەم سەنگەرانەی پێ قایمکەن، ئەم هەموو زەرۆ زیانەش ناکەین.